ئافرەتێک لە غەزوەی ئوحوددا خەبەری بۆ دێنەوە دەڵێن مێردەکەت شەهید بوو کوشترا، دوایی دەڵێن براکەشت کوشترا، دوایی دەڵێن باوکیشت شەهید بوو کوشترا. دەفەرمێ وەکەیفە ڕەسوول الله، ئەی پێم بڵێن پێغەمبەری خوا چۆنە عەلەیهی السەڵات وەسەلام؟ پێی دەڵێن پێغەمبەری خوا الحەمدولله سەلامەتە، تۆزێک برین بەڵام سەلامەتە و ماوە. فەرمێ وەڵڵاهی دڵنیا نابم تاوەکو خۆم نەیبینم. ئەوجا ئیشارەتی بۆ دەکەن دەڵێن سەیر کە ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. دەفەرمێ وەکوڵ خەطب بەعدەکە جەلەل، هەموو موسیبەت و بەڵایەک لە دوای تۆ ئەی پێغەمبەری خوا ئاسانە و کەمە هیچ نییە ئینشاءالله. با باوکیشم بمرێ و با براشم بکوشترێ و با مێردیشم نەمێنێ، مادام پێغەمبەری خوا ماوە عەلەیهی السەڵات وەسەلام. وەکوڵ خەطب بەعدەکە جەلەل، هەموو بەڵا موسیبەتێک لە دوای تۆ زۆر سووکە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. گرنگەوەیە پێغەمبەر مابێ عەلەیهی السەڵات وەسەلام. ئافرەتێک ئەوە خۆشویستنەکەی بوو بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. سەیری ئومو حەبیبە کە ئافرەتێکی تر، ئومو حەبیبە کە خێزانی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسەلام، وەکچی ئەبوو سوفیانە. ئەبوو سوفیان پێش ئەوەی مسلمان بێت بە وەفد بۆ مفاوەضە هات بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە مەککەوە بۆ مەدینە. کاتێک کە گەیشتە مەدینە هاتە ماڵەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، ماڵی کچەکەی خۆی، فراشێک لەوێ بوو وەکو بڵێن دۆشەکێک ویستی دابنیشێ لەسەری، بە پەلە کچەکەی ڕای کێشا نەیهێشدانیشێ لەسەری. وتی ئەی ڕۆڵە، ئەی کچەکەم، ئەو فەرشەت لە من خۆشتر دەوێ یا بە شایستە و لایقی منی نازانیشتی باشترم بۆ دادنەی؟ فەرمووینەوەڵا فەرشێک پێغەمبەر لەسەری دانیشێ ناهێڵم باوکێکی موشریک و کافر لەسەری دانیشێت. سەیریکەن ئەوە خۆشویستنیان بوو بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، نەک وەکو ئافرەتانی ئێمەی ئەوڕۆ یا پیاوانی ئێمەی ئەوڕۆ هەموو شتێک دەخەنە پێش خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام.